کاتتان باش مامۆستایانی ئاینی وەک هەر توێژێکی تر لەناو کۆمەڵگادا بەشێکی دانەبڕەوە بوون لە ژیانی هاوڵاتیان. زۆر جار کەسایەتی ئاینیەکان زیاتر تەنانەت لە کەسایەتی سیاسیەکانیش ڕۆڵی کاریگەریان هەبووە لەسەر ژیانی هاوڵاتیان و لەناو کۆمەڵگادا بەگشتی. میوانی ئەم جارەی بەرنامەی بەڕاشکاوی یەکێک لەو کەسایەتی ئاینیانەیە کە بەردەوام لە شاشەکانی تەلەڤیزیۆنەوە دەیبینن و کەسایەتیەکە کە بەردەوام کاریگەری هەبووە لەسەر کۆمەڵگا و لەسەر بیرکردنەوە و دابوونەریت و بۆچوون و سەرنجی خۆی هەبوو. مامۆستا عومەر چنگیانی بەخێربێت بۆ بەرنامەی بەڕاشکاوی. سوپاس دەکەم، هیوادارم لە ئاستی ئەوەدا بم کە بە کەڵکی ئەم میوانداریە هاتم. زۆر سپاس بەخێربێت. مامۆستا لە ڕۆڵی مامۆستایانی ئاینیەوە دەست پێ یەکەم. لە ئێستای واقعی کوردستانە ڕۆڵی مامۆستایانی ئاینی بەگشتی چۆن هەڵەسەنگێنی؟ خۆت وەکو ڕۆژنامە نووسێک کە بەرنامێکی هەفتانەی تەلەڤیزیۆنیت هەیە، پێ دوایە توانیتانە ڕێگای دەستگاکانی ڕاگەاندنەوە پامی خۆتان بگەێنن؟ سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان، دوو سڵاو و گیانی پاکی پێغەمبەری خۆشەویستمان محەممەد سەڵات و سەلامی خوای لەسەر بێت. مامۆستایانی ئاینی دەستەواژەیە کە من خۆشحاڵم کە هەر لە سەرەتاوە تۆ بە وشەی مامۆستایانی ئاینی دەستت پێ کرد کە زۆر هاوکارمان لە کاری ڕۆژنامەگەری و ڕاگەیاندن کار دەستەواژەکان تێکەڵ دەکەن، دەڵێن پیاوانی ئاینی کە ئەو دەستەواژەی ئێمەی موسڵمان نییە. من لێرەوە سوپاسی جەنابەت دەکەم کە دەستەواژەکە ڕاستیەکەی چۆنە وا بەکارت هێنا. زانایانی ئاینی ئەمڕۆ و دوێنەیان جیاوازیەکی زۆریان هەیە. مامۆستایانی ئاینی لە کۆندا زۆرتر لەگەڵ خەمەسەرەکیەکەی نەتەوەکەی خۆمان بوون تا ئەمڕۆ. بەڵام ئەمڕۆ مامۆستایان ئەشکەنجەکانی ژیان و ناڕەحەتبوونی ژیان وای کردووە دانسقە بوون ئەو ناوانەی کە بەباشی وەکو پێویست، ئەگەر وەکو پێویستەکەش نەبێ کەمتریش بێ لە پێویست ماندوو دەبن. بەڵام ئەو دەرفەتانەی کە دەیاندرێتێ دەی قۆزنەوانێ بۆ ئیشی باش خاڵێکی زۆر گرنگ هەیە. من وەک مەلا عومەری چنگیانی دەبێ لێی ئاگادار بم و هەر مامۆستایەکی بەڕێز و خۆشەویستی دیکەیش لە کوردستانە جیاوازی هەیە لە نێوان دوانگەیەک کە لە مزگەوتێکە ڕێژەی قەرەباڵغەکەی چەند زۆر بێ بە هەزار دەژمێررێ. بەڵام ئەگەر لە دوانگەیەکی ڕاگەیاندنەوە لە کەناڵێکی ئاسمانیەوە قسەی کرد بۆ ڕێژەیەکە بە سەدەها هەزار و تا بە ژمارەی گەورەتر قسە دەکا. دەبێ ئەم خاڵە هەمومان تایە هاوبەشین لەو هەڵەیە ڕاهاتنمان لەوەی کە لە مزگەوتا کاتێ دەدوین جیاواز بێ لەو کاتەی کە لە نێو ڕاگەیاندنا دەدوین لە جۆری ئەدامان جیاوازی هەیە. مامۆستا تۆ جیاوازیەکەت کرد لە نێوان مامۆستایانی ئاینی لە کۆن و لە ئێستایە. ئەرکی کۆنت برز نرخان بۆ لە ئێستای مامۆستایانی ئاینی ئەو ڕۆڵیان نییە؟ مامۆستایانی ئاینی مەبەستم لە مەسەلە نیشتیمانیەکان بێگومان مامۆستایانی ئاینی هەتا بەرەو پێشتر مێژوو بەرەو کۆنتر بڕۆیت وای لێدێ لە خۆناغی کۆتاییە وای لێدێ هیچ شۆڕشێک نییە مەلا پێ هەڵنەسابێت. بەڵام دوا بە دوای ئەوە داخزانەکە گەیشتۆتە ئەوەی ئەبێ زۆر خۆشحاڵ بی بۆی شکر فڵان مامۆستا بە بیرێکی نەتەوەیی کار دەکات. ئەمە ڕاستیەکە. باشە ئەم ڕۆحێتە نەتەوەییە، ئەم ڕۆحێتە ناسیۆنالیستیە بۆ لە مامۆستایانی ئاینیە هەدایەت بەرەو داکشانە ڕات؟ بەرەو داکشانەکەی هۆکار زۆرە. ڕەنگە یەکێ لە هۆکارە سەرەکیەکانی ئەوە بێت لایەنەکانی دیکە ئەوانیان فەرامۆش کردبێ و پەراوێزیان خستە بن و خۆیان لێ نەدابن وەکو پێویست. مەبەستە لە سیاسیەکانە بێگومان. باشە دەمە سەرتەوەرێک. زۆر جار لەبارەی مامۆستا عومەر چنگیانیەوە زۆر قسە ئەکرێ، زۆر ئەوترێ دەربارەی ڕابردووی مامۆستا عومەر چنگیانی. دیارترین ئەو شتانەی کە لەسەر مامۆستا عومەر چنگیانی ئەوترێ ئەڵێن مامۆستا پێشتر کەسێکی زۆر تونڕەو بووە، بەڵام ئێستا زۆر میانڕەوە. ئەم گۆڕانە بوو؟ هەر ئەمە جێگەی شانازیە بۆ من. ئەو گۆڕانکاریەی کە بەسەر مندا هاتووە لە جۆری ئەدا
هەڵسو کەوتمە زۆر جیاوازە لەو ئەدایەی کە لە مزگەوتی ئیمان لە شاری سلێمانی هەم بوو. بۆ چونکی لە مزگەوتی ئیمان مەلای مزگەوتێک بوو، کۆمەڵێ دەقی پیرۆزم پێبوو، ئەدای دەقەکەم لە مستەوای پیرۆزیەتی دەقەکان و عەقڵی سەردەم و وڵاتەکەم و کێشەی ڕەوای گەلەکە و دۆزی ڕەوای گەلەکەمدا نەبوو. زانستێکی باشم پێ بوو. کەم ئەزمموی چەشتنی ئازادی هەڵەی باشی پێکردوم، بەڵام بە خۆدا هاتنەوەم وردەوردە گەیانمێ ئەو قەناعەتە هەمان ئەو زانستانەی کە ئەو گەیاندومە، دیارە زانستەکاری من کە گەیاندومە زانستە ئاینیەکانە و کاری سەرەکیشم کە زۆر کارم لێ کردووە لەو ڕۆژەوە لە ساڵی هەشتا خوێندنم لە سعودیە تەواو کردو مەدینەی منەوەرە هاتوومەتەوە کوردستان و دواتر بووم بەمەلا کارم بۆ ئەوە کردووە عەقیدەی خەڵک پاککەمەوە لە خوڕافات. ئەو پاکردنەوەی عەقیدە لە خوڕافاتە کە لە مزگەوتی شێخ عەبدولقادری گەیلانی کە کردومە و بەعز دوایی دەری کردم و دوای لە مزگەوتی ئیمان کە کردومە، هەر هەمووی لەگەڵ ئێستەیە بەدەگمەن لە ڕووی زانستەکەەوە جیاوازی هەبێت، بەڵام لە ئەدای زانستەکەیە شایم بەخۆم دێت و زۆر جار ئەمەیشم لە بەرنامەی ئاین و کۆمەڵ لە زاگرۆس خۆم وتووە، لە بەرنامەی ڕادیۆکانما وتومە، لە نووسینەکانما گوتومە، ئەو مەلەفێکم پێ چەند جار نووسیومە کە ئەمە هۆکاری شانازی منە کە توانیومە بە خۆدا بێمەوە. زۆر جاریش ئەمەم گوتووە ئێمە وەک مەلا هەموو مامۆستایەکی ئاینی کە ئێستا ئەگەر دەرفەتی هەبێ ژۆبیستی ئەم بەرنامەی من بێ، بینەری ئەم بەرنامەی من بێ، لە شانازیەکانمان بە محەممەدی کوڕی ئیدریسی شافعیە و ڕەحمەتی خوای لێبێ ئەوەیە ئەڵێن دوو ڕەئی هەبووە. ڕەیەکی بووە لە بەغدا کە کاتی ئاسۆیەکی بچووکی بەغدای لەبەردەسا بووە، بەڵام کە چۆتە میسر زۆرێک لەو فیقهەی کە هەی بووە لەو فتوایانەی کە هەی بووە لە نێو بەغدایە لە میسر لی پەشێمان بۆتەوە کە زانایان پێدا القول القدیم والقول الجدید. ئەمە سەربەرزیە بۆ تاک کە بە خۆی دابێتەوە و من بەزاری خۆم ئێستا لە ڕێگەی ئەو شاشە جوانی ئێوەیشەوە دەیڵێم من وەک مەلا عومەری چنگیانی لە ئەدای زانستم لە زۆر شێوازیە کە لە مزگەوتی شێخ عەبدولقادر یان مزگەوتی ئیمان بووە وەڵڵا پەشێمانم ئیشێکی خراپم کردووە لە ئەداکەیە، بەڵام گەیاندنی ئەو زانستە شانازی پێوە دەکەم و ئەو زانستە کە یەکخواناسیە و دووری لە بیدع و خوڕافاتە بە خوێنما دەگەڕێ. بەڵێ مامۆستا تۆ چەند جار سەردانی سعودیەت کردو؟ چەند جار سەردانی سعودیم کردووە لە ساڵی 76 پێشمەرگەی بە شانازیەوە پێشمەرگەی بووم لە پێشمەرگەکانی ئەیلول شۆڕشی ئەیلول لە دوای نیسکۆ پۆلی 5 و 6 لە سلێمانی تەواو کرد لە ئامادەیی ئیسلامی لە مزگەوتی گەورە لە پێشا سەردەمی جەنابی مامۆستا شێخ محەممەد خەرەداغی خەتیب بوو، هەم بەڕێوەبەر و هەم مامۆستا و هەم باوک ڕەحمەتی خوای لێبێ. دواییش بەهۆی نیسکۆوە کە ئەویش لابرا لە شوێنەکەی خۆی ئیدارەکەش گۆڕا و کەسانێکی دیبوون لە ساڵی 76 خوێندنم تەواو کرد لە سلێمانی. دوایی لە کولەی فقه لە نەجەف وەرگیرام، بەڵام مامۆستا ئەحمەدی برام کە ئێستا لە هۆڵندایە ئەو قوتابی بوو لە کۆلێژی شەریعە لە زانکۆی ئیسلامی لە مەدینەی منەوەرە و لەوێ قبوڵی بۆ وەرگرتم شەهادەکەی خۆم نارد لە کۆلێژی داوە و ئوسوڵی دین لە جامعەی ئیسلامی لە مەدینەی منەوەرە وەرگیرام. لە ساڵی 76 چوومە ئەوێ خوێندم هەتا ساڵی 84 ساڵ خوێندم، ئەوە پێی ناوتێت چەنێک چووی بۆ سعودیە 4 ساڵ لەوێ بوو لە مەدینەی منەوەرە. دوا بەدوای ئەوە 4 ساڵ لەوێ 4 جاری تر چوومەتەوە بۆ حەج، تەنها بۆ حەج ڕۆیشتوم وەک حاجی ڕۆیشتوم. ئەوە چوون بۆ حەج جارێکیش لە ژمیانەی شاندێکی کوردستانە لە ساڵی 94 4 کەس بووین، دوانیان بە ڕەحمەتی خوا چووە و دوانمان ماوین. من بووم، مامۆستا مەلا زاهید بوو کە لە دۆک مەلایە ئەوسا ئەو لە کۆلێژی شەریعە بوو، مامۆستا محەممەد گەزنەیی ڕەحمەتی بوو کە لە ماوەیە بە ڕەحمەتی خوا چوو،
مامۆستا مەلا مححمووی دیێرشەوی بوو کە ئەویش لەم ساڵانەیە بەڕەحمەت چوو زاخۆیی خۆی ئەسڵەن دێرشەویشە خەڵکی کوردستانی باکوورە نەک هی باشووریش بە کاتون هاتوونەتە ئێرەوە ئەم چوارە لە ساڵی 94 بۆ هاوبەشیکردن لە پێشبڕکێیەکی قورئان چووینە سعودیە ئەوە جارێکی تریان جارێکی تریش بۆ عمرە کاتێ لە یەمەن بووم لە ساڵی 96 ڕۆیشتوم ئەوە تازەش چەند ڕۆژێکە ئەگەر خوا لێ وەرگرتە بم هاتوومەتەوە لا مەمەسا ئەو پرسیارم دیەوە هات زۆر ئەو وترێت کە سەردانەکانی سعودی مامۆستا کاریگەری هەبووە لەسەر بیرکردنەوەی ئەمە تا چۆن ڕاستە یعنی ئەوترێت کە تۆ لە دوای ئەو سەردانانت بۆ سعودیە و گەڕانەوەت بۆ کوردستان چی دیوازت لە تونڕەوی هێنا و بوویتە کەسێکی میانڕۆ ناوەڵڵا من نەزانی حەزەکەم زۆر بەڕاشکاوە هیوادارم بەس ناکرێ من ئێستا بەرنامەکە لە زاراوەی سۆرانیەوە بکەم بەزاری کرمانجی شوڕوو یەکێ لەو کەسانەی لە مێژووی ژیانما قەرزاری هەم مامۆستایەکی هاوڕێمە کە ئێستا لە ڕیاض مامۆستایە دکتۆر ئەکرەم محەممەد ئۆزیقان خەڵکی دیاربەکرە خەڵکی ئامادە پێکەوە هاوتەمەنین قوتابی بووین لە مەدینەی منەوەرە من لە کۆلێژی داوە ئەو لە کۆلێژی شەریعە لە ساڵی 97 کە لە حەج لە مەدینەی منەوەرە تووشی بووم دانیشتین میوانی بووم لە ماڵەوە وتی ئەرێ تۆ لە یەمەن تدخل لە ئیشی عەلی عەبدوڵڵا ساڵحا ئەکەیت کە ماڵت لەوێ بوو وتم نەخێر تۆ ئەگە بڕۆیتەوە لە کوردستان قەدری خۆت بزانی وەک ئەهلی عیلم نەسیحەتت هەبێ بۆ مامۆستایانی ئاینی نەسیحەتت هەبێ بۆ دەسەڵاتدار نەبی بە بەدیلی ئەوان پێویستیت بەوە هەیە ئیقامە وەربگری لە کوردستانە بێ یا بە عیزەتی خۆتەوە ئەبیت ئەمە کاریگەریەکی زۆری هەبوو وەک ئامۆژگاریەک بەڵام ئەویش کورد بوو منیش کوردم ئەو خەڵکی ئامادە منیش خەڵکی سلێمانیم ئیتر وە نەبێت ئێمە کە دەرچووی وڵاتی سعودیین سعودیە لە ئاستێکە پەیوەندی بکە بە خریجەکانی خۆی بەداخەوە ئەڵێم زانکۆی ئیسلامی لە مەدینەی منەوەرە هەتا ئەم چرکە ساتەی کە ئێستا من و جەنابەت لەسەر ئەم کورسیە سەیرە دانیشتوین پەیوەندیەکیان نەکردووە پێمەوە بۆ بەڵگەی ئەوەش کە زۆر بێ ئاگان لێمان لە خریجەکان من لە کارە ساتەکانی کوردستانە شەهادە و شتەکەم سوتا بوو ئەم جارە کە چوون بۆ عمرە ڕۆشتمەوە بۆ دروستکردنەوەی شەهادەکەوە یعنی بەدەل تالیف دروست بکەم لە قەبوویەکە ناوەکەیان هێنایە دەرەوە چونکی نیزامی کۆمپیوتەری شتە کۆنەکانیان هێشتا داخڵ نەکردبوو لە قەبوویەکە ناوەکەیان کە هێنایە دەرەوە خۆشمی سینساخم پێ بوو ئەمجا بۆیان گۆڕیم بە تازەیەکی قەرە بوو مامۆستا ئەو قسەیە لەوێەوە دێت کە تۆ لە دوای گەڕانەوەت لە سعودیە کۆبوونەوەیەکت بە ئەوانە کردووە کە یاوەرت بوون کە هاوڕێت بوون لەگەڵتا بوون و پێت ڕاگەیاندون کە تۆ چی دیواز لە دژایەتیکردنی حیزب ئەلمانیەکانە هێنیت هاوڕێ و برادرە و تعبیرە نازام چۆنە من قوتابیم هەبوو جۆری بیرکردنەوە کە کاتێک گۆڕانکاری بەسەرادێ مەرج نییە بەرامبەرەکە یا هاوڕێکەشت یا قوتابەکەیشت لەگەڵ تۆیا بێت قوتابەکانی مالکی کوڕی ئەنەس زۆر فتوایان هەبوو لەگەڵ مامۆستایان ناگونجا قوتابەکانی ئەبوو یوسف زۆر فتوایان هەیە لەگەڵ هی ئەبوو حەنیفە ناگونجێ زۆر شتی ئیمامی نەوەوی هەیە ناچێتەوە سەر ئەوەی ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێبێ زۆر شتی مامۆستایان ناچێتەوە سەر قوتابەکەیان بەڵام من قەناعەتێکی شەخصی خۆم بۆ دروست بوو ئیتر ئەم قەناعەتەم ئیشم لەسەر کرد ڕۆژێک کەسێکم بانگ نەکرد بڵێم وەرن لەگەڵ ئەم قەناعەتیا با ئیشکەین ڕەنگە من یەکێ لەو شتانەی کە حەز نەکەم تێی بکەومەوە تێ حەزیشم پێ نەکردووە جارێکی تر گەڕانەوە بێ کە لە مزگەوتێکەوە بیکەم بە منتەلەقی بانگەکەم لە پێناوی خوایە لە کاتێکە دوانگەی گەورەترم دەستکەوتووە لە ڕووی پیرۆزیەتەوە نە مزگەوت لە هەموو شوێنێک پیرۆسترە لە ڕووی فراوانێتی و
تێکەڵبوون و ئاشنابوون بە جیهانێکی زۆر بەرفرەتر. بەڵێ باش لە خوتبەیەکە لە مزگەوتی ئیمان پێم وابێت جەنابە دەفەرموویت تا ئێستا خەڵک نەحاڵی و تێنەگەیشتووە و ئەزانێ قورئان و چەک لە یەک دوورن مەلایەک پێیوتم بۆ ئەو دەمانچێت لە تەنیشت قورئانەوە داناوە ئەو دووشتە متەناقزە منش پێم وت ئەو دووشتە متەناقز نین بەڵکو متەکاملن پێم وت نە ئەو چەکە بەبێ قورئان دەتوانێت دەوری باش ببینێ نە قورئانیش بەبێ ئەو چەکە تەنفیز دەبێ ئەمە قەناعەتی پێشترە بووە ئێستش قەناعەتم وایە کە عوثمانی کوڕی عەفان ڕەزای خوای لێبێ دەفەرمێ إن الله لا يزع بالسلطان ما لا يزعه بالقرآن. بەڵێ ئەوەی بەهۆی قووەتەوە خوای گەورە دەیچەسپێنێ بەهۆی ئاەت خوێندنەوە نایچەسپێنێ بەڵام لە ئەدای تێگەیشتن لەو قسەی عوثمانە ئایا منم ئەبێ ئەو چەکە لەگەڵ قورئانەکەیە پێم بێ یاخود پەروەردەیەکی قورئانی هەیە کە ئەخلاق پارێزیە کە تعەدا ناکرێتە سەر میلەت سنووری خۆ نابەزێنرێ و خزمەت بە میلەت دەکرێ و ئەو کاتە دەتوانێت بەهۆی پارێزگاریکردن لە میلەتەوە بەهۆی هێزەوە قورئانەکەش بە جوانی ببرێ بەڕێوە. بەڵێ یعنی سا ئەمە بگەمە ئەو ئەنجامە تۆ ئێستاش بڕوات بەوە هەیە کە قورئان لە ڕێچەکەوە تەنفیزەکرێت ئێستا ئەگەر چەکەکانی هێزی دەسەڵاتی کوردی نەبێ بەڵێ مزگەوتەکان ڕەنگە خۆی زۆر ئاژاوایان تیابێ ئەو چەکەی کە ئێستا هەیە پارێزگاری لە بەشێک لە قورئان دەکا کە چەسپاندنی ئاشتیە لە وڵاتەیە. بەڵێ یعنی تۆ مەبەستت لەوەیە کە هێز چەکدارەکانی هەرێمی کوردستان هێزی ناوخۆ دەسەڵاتی حکوومەتی ئەوە ئەوانن کە قورئان ئەپارێزن نەک ئەهلی مزگەوت دەپارێزن ئەوان ئەهلی قورئانە ناوان کافر نین. بەڵێ هێزە چەکدارەکانی کوردستان کافر نین حکوومەتی کوردیش کافر نییە تا بڵێن یەکێکی تر دەیپارێزێ. بەڵێ لە کاتێکا کە لە مزگەوتەکانە ئاژاوە ڕوونادات ئەوە کێ دەیپارێزێت کاتێک خلافی مەزهەبی خلافی بۆ چوونی تێگەیشتن لە دەقەکان ناگاتە ئاستێکەوە کە دەست بچێتە خوێن وەکو وڵاتانی دیکە وەکو ئەفغانستان وەکو هندستان ئەوە کێ لەو دی ئەوەکەی پارێزێ. ئەو قووەتەیە کە هەیە کەوابوو بەهۆی دەسەڵاتەوە کە ئیمام ئەحمەد ڕەحمەتی خۆیان لێبێ لیان پرسی ئەگەر بزانی خوا یەک دوعات لێ قبوڵەکە بۆ کێ ئەەکەی فەرمی بۆ مەئمونیەکەم ئەمە ئەمونی زۆر عەزێتیدا بوو پێم بۆ وتی چونکی ساڵحبوونی مەئمون بەهۆی ئەو دەسەڵاتەوە کە هەیەتی بۆ خوا زۆر گرنگترە لە ساڵحبوونی ئەحمەدی کوڕی حەنبەل. بەڵام مامۆستا یعنی بۆچی مزگەوتەکان کاتێک مزگەوت شوێنی عیبادەتە ئاژاوی تێکەوێ تێگەیشتنەکان وەک یەکنین تێگەیشتنەکان لە دەقەکان وەک یەکنین جیاوازی زانستەکان بێگومان و فەوقە کولی ذی علم علیم لە کاتێکا کە زانستەکان وەکو یەکنین تێگەیشتنەکان وەک یەکنین کاردانە و هەڵچوون دروستە بێ لە دەرەنجامی کاردانە و هەڵچوونیشە بێگومان شتی دیکەش دروست دەبێ ئەبێ هێزێک هەبێ ئەم وڵاتە بپارێزێ. بەڵێ مامۆستا بە پێچەوانی ئەو قسەی تۆ زۆرێک لە پارتە ئیسلامیەکان تەنانەت زۆر کەسایەتی ئیسلامیش پێیان وایە کە لە هەمان کاتا ئەوە هێزەکانی حکوومەتی هەرێمە کە زۆر شوێن ئەپارێزێت کە ئەوان بە بیدعە ئەزانن بەلادان لە دینی ئەزانن. ئەم وڵاتی ئێمە وا بزانم تا ئێستێش نەمبیستووە و باوەڕیش نییە بیبیستم ئیعلانی دەوڵەتی دینی کردبێ لە کوردستانە. بەڵێ ئەوەی کە ڕاگەیەنراوە دەوڵەتێکی دیموکراتیە بەڵام بەو ئەندازە لێ تێگەیشتن لە دیموکراتی و بەو توانای قبولکردنەی کە هەیە و ئینشاڵە بەرەو پێشتر دەڕوات. ئەوە دەسەڵاتی سیاسی کوردیە کە کەنیسەیەکیش دەپارێزێ دەستیان خۆش بێ کە لالشیش دەپارێزێ دەستیان خۆش بێ کە مزگەوتەکانی هەرێمیش بە شێوەیەکی گشتی دەپارێزێ و ئەو شوێنانەش کە جێگەی پیرۆزیەتێکن بەلای خەڵکەوە با بەلای منیشەوە ئەوە ناپیرۆز بێ لەو کاتەیە کە ئاسایش ئەوێش دەپارێزێ من سوپاسی دەکەم چونکی بە حەجمی و بە ئەندازەی پاراستنی مزگەوتێک ئەو شوێنش پێویستە پارێزێ چونکی دەسەڵاتی هەرێمە نەک دەسەڵاتی لایەنێک لە هەرێم. لە خوتبەیەکە لە مزگەوتی ئیمان دەربارەی پرسیارێکە لە تۆ کراوە کەسێک لێ کردویت
دەربارەی گرژی و ئاڵۆزیەکانی نێوان بزوتنەوەی ئیسلامی ئەو کاتە لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستانە تۆ لە وەڵامی ئەوە ئەڵی ئێمە لە سەنگەری ئیسلامداین بەڵێ ساڵی چەند ساڵی 93 تۆ ئێمە پێشتر وتمان ئەدا زانستێکە ئەوەی کە زانستە ئەوە هەڵچوونێکی سیاسیە ئەوە زانست نییە باسی زانستم کرد وتمەگەر لە کاتێک ئەمە لە زانستەکە پەشێمان نیم بەڵام هەڵچوونی سیاسی و بڕیاری سیاسی و دەرەنجامی لێک هەڵپژان یاخود ئاشت بوون ئەوە حاڵەتێکی نائاسایی و ناتەبیعیە لە ساڵی 93 تا فەرمی وادوتووە من لەدا هیچ لاریەکم نییە لەوەی کەچی وتووە ئەڵێ وتوتەوە ئەهلەوە سەر ڕەنگە تۆ لات نەبێ بەڵام من هەموو شتێکم لەلایە من هەموو شتێکم بەوە ببوورە ئەوەی کە لەم بەرنامەیە کردومە بە پرسیار لە لامە دەست خۆش مشکی ئەگەر پێ خۆشم بووتایە هەندێشتم پێویستە وێم دەدایت بە هەموو متمانەیەکەوە من لە لام بۆ یەکە لە لامە کە بدەمەوە دیکۆمنتە لە کاتێکە کە من ئەوە دەڵێم لە 93 لە 2010 من کاندیدی لایەنێکی کوردستانیم کە پێک هاتووە لە چەند لایەنێک یەکێکیان یەکێتی نیشتیمانیە و پێکەوە ڕێکلام دەکرا بۆ دەرچوونی من بۆ بوونم بە ئەندام پەرلەمان لە بەغدا کە بوو قۆناغا مەمەسامەیە ڕاشکاوانە ئەوەت لێ بپرسم ئەگەر لە ئێستاە لایەنێکی ئیسلامی لەگە پارتی دیموکراتی کوردستان بکەوێتە شەڕەوە هەڵویستی تۆ چێ بێت من ئێستا چەکدار نیم و ئینشاءڵڵا شتی واش نابێت لەگەڵ فەرەزیاتە ئیش ناکەم بەڵام هیوادارم شتی وا ڕوونەدات لەگەڵ فەرزیش ئیش ناکەم من هەرگیز ئامادە نیم نەخوێن بڕێژم و ئەگەر خوێنیشم ڕێژێنرا ئەوە دەسەڵاتم نییە باش لە ساڵی 2005 لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەو کاتە لە شاری دهۆک گرژێک ڕۆیدا کە بەهۆیەوە بارگای یەکگرتووی ئیسلامی کوردستان سووتێنرا خازانجیان کە دوای بۆیان قەرەبووکردنەوە پارەی باش ئەمە پرسیار لە هەڵوێستی تۆ بکەم هەڵوێستی تۆ لەو کاتە چی بوو ینی پێ دووە بوو ئەمە بۆ نمونە ئەوەی کە ئەو خەڵکە کردی ئەو بارگایان سووتان و یەکێ لە تەنانەت سەرۆکی لیستی یەکگرتووی ئیسلامی کە ئەو کات کاندید بوو بۆ پەرلەمانی عێراق لەو ڕووداوای ژانی لەدەسا پێ دووە بوو ئەمە غەدرێکە کرا لەو حیزبە ئەگەر دەسەڵاتی سیاسی کوردی ئەو کات و بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان ئیشەکەی کە خەڵکێکی هەڵچوو کردی لەو سەرجادەیە کۆمەڵێت تۆڵاس کردیان بە هەڵەیان نەزانایە خەرەبوویان بۆ نەدەکردنەوە پشتی ئەو خەڵکیان دەگر کە ئیشەکەیان کرد نەک ئەوە بۆچی تۆ ئەوە لە من دەپرسیت متمانەت هەبێ ئەگەر لە کوردستاندا جوولەکە هەبن شوێنیان هەبێتایە بە ئازادی پەرستشی خوا بکەن من لەگەڵ ئەوە نیم شوێنەکەیان پێتێک بدێت بەڵام مامەسا ئێمە پێشتر باسی ئەوەمان کرد کە هێزەکانی هێزە چەکدارە کوردیەکان مسکەوتە پارێزن ینی بە تۆڵی چوونە سەر بارەکانە چوونە سەر مزگەوت بارەکە بووە بەڵام ینی لە هەمان کاتە مەفروز نییە و هێزانە بارەگایەکیش بپارێزن ئەوە ئەرکی دەسەڵاتە وەڵامەکەش لای دەسەڵاتە بەڵام ئەرکی هەموو کەسیشە قەدر بۆ مشاعرەبێکم بەز نییە ینی سنووری خۆی نەبەزێنێت سنوور معنە ئەوە نیە ئێمە استعباد دروست بکەین استبداد دروستکەین وەکو عەبدوڕەحمان کەواکیبیدا ئەیڵێت ینی مەبەستە لەوەیە کە یەکگرتووی ئیسلامی ببوورە دەڕم یەکگرتووی ئیسلامی سنووری بەزان یان مەبەستت لە کێ من تەفاسیلی ئەو ڕووداوە من زۆر ئاگام لێ نییە بەڵام سنوور نەبەزاندن شتێکی باشە بۆ هەر هەموو یەکمان بۆ هەر هەموو یەکێکمان چ ئەوان چ من چ تۆ چ هیچ هەر کەسێک بەڵکو چۆن لە یەکی لە جوابەکانە ئاماژەم بۆ ئەوە کەوتم دیموکراتیەتی کوردستان ئەبێ بزانین دیموکراتیەتی ئەمریکا نییە سویسرا نییە فەڕەنسا نییە بەریتانیا نییە وڵاتە دیموکراتیەکانی ئەوروپا نییە چۆن ئاینەکەمان وەکو خۆمان حەزمان لێ موسڵمانین بە زۆر بەمان
دیموکراتیەتەکەش تا ئێستا بەو شێوەیە ماوێتی لە مێژووی ژیانی بچووکە کە باسی بکەی ئەڵێ کاکەەوە 20 ساڵ ئێمە حکوومەتین هێشتا چۆن واڵی نا لە مێژووی ژیانی مێژووی تەمەشا بکەی 100 ساڵیش بە خاڵێکی سفر دائندێت. بەڵام مامۆستا بۆ جێبەجێکردنی دیموکراتیت وەبزان چەند ساڵێکی زۆر کەم بەسە بۆی ئێمە بتوانین دیموکراتیت جێبەجێ بکەین. ئێمە بە چەندین ئەزمموی هەڵبژاردنا کورە ڕێبواردیان حەمدی ساحب قرانەڵێ لازمە بۆ ملت و کوردایەتی بێ ڕەش بەڵک بێ قەزا بێ باجی ڕەحمە نایەڵێ ڕێک هەڵپەڕین. ئێمە چیمان تێپەڕاندووە چەندمان زۆر ماوە کێ ئەیەڵێ ئێمە بتوانین بەو ئاستانی حەزمان لێتی تێدا بپەڕین تێدا بپەڕین لەگەڵ ئەوەنیم کە ئێمە زۆرمان تێپەڕاند بێ ناوە. مامۆستا تۆ لە وتارێکە لە یادی بارزانانی نامردا ئەڵیت من دەروێشی ڕێی بارزانیم. بەڵێ باشە ینی ئەمێ ڕاشکاوانە بپرسم بۆ پیاوێکی ئاینی گونجاوە دەروێشی کەسایەتیەک بێت با ئەو کەسایەتیە سمبولیش بێت ینی بۆ ئەم پیاوە ئاینیە بۆ ئەم مامۆستا ئاینیە دەروێشی ڕێگای خوددا نابێت. بەڵام حەزەکەم وەڵامەکەت هەڵگری بۆ دوایان ناوبڕە ناوبڕێکی کورت و ئەگەڕێنەوە لاتان.